هناسة، ما معنى سأتسلق؟ سد برزخها. أحسنتي. كم سنجاب معنى رجع؟ يعني هو صدرها. قراية بكردية كي أكيد مثلا يا ما بيني بنين روشت أغنتي روشت سنة رجعت قراية. چی بکرێ بۆی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بێبەش نەبن لە خوێندن؟ ئەبێت هەر وەکو تەلەفەکانی تر فەرقیان نەکرێ ئەوانیش چونکە فەرقیان نییە لەگەڵ تەلەڤەیەکی ترا بگرە زیاتر ئەبێ احتیمامیان پێ بدرێ لەبەرەوەی هەست بە شتێک نەکەن لەگەڵ تەلەڤەکانی ترا زۆریش باشن ئەلحەمدولیلا تەلەڤەمان هەیە کە خاوەن پێداویستی تایبەتە زۆریش باشترە لە بەعزێ تەلەڤە ئەلحەمدولیلا. ئەگەر باسێکی هەناسەمان بۆ بکەیتەوە وەکو مامۆستایەکی ئەو چی ئەبینی لەوە تواناکانی ئەو تا چ ڕادەیەکە؟ هەناسە خوێندکارێکی زۆر باشە زۆریش ڕێکوپێکە لە ناو پۆلە هەم لە مەدرسەی خۆیان من بەنسبەت مامۆستا عەرەبیەوە کە پێی ئەڵێم زۆر باشە لەوانەی عەرەبیە دەرەجەکەشیش زۆر باشە لە ناو پۆلە هەڵس و کەوتی بێدەنگی هەموو شتێکی بەنسبەت منەوە لای بابەتی من زۆر زۆر باشە. وڵایی وا بۆ دوو مانگەچێ بەڵام زۆر خۆشە یعنی زۆر لەگەڵ ما تێکەڵ بووە. هەناسەیەکێکە لە هاوڕێ خۆشەویستەکانی من کێشەم نییە یارمەتی هەموو خەڵکێکی ترێن و ئەرکێکی مرۆڤانەیە هەناسەوەکو خوشکی خۆم وایە بە پاس هاو جۆگەین ئەودا ئەبەزێ ئەنجا من دابزم بەڵام لەکە مەکتەبین بێکۆ هەر هەستێک ترێگرین. ئیشەڵا هەناسە و ئاوات و ئامانتی هەیەی بۆ گەورەیەتی ئێوە بەدی بێنە ئیشەڵا پشت بەخوا بەدی ئێنێت و خوشکیشمە و هەر خوشکم ئەمێنێتەوە زۆرم خۆشەوە هیوای تەمەنێکی لەوە خۆشتری بۆ ئەخوازم و ئیشەڵا تەمەند درێژە بێت بەو هیوایەم هەموو ئامانج و ئاواتانی لە دڵیایەت ئیشەڵا بێتەدی. ئەوەی سەرنجی منی ڕاکێشاوە بوو کە زۆربەی خوێندکارەکان زۆربەی هاوڕەکانی هەناسە پێیان خۆشە لەسەر تواناکانی هەناسە قسە بکەن پێیان خۆشە پێمان بڵێن هەناسە چەند بەتوانای و هیچ جیاوازێکی لەوانی تر نییە پێمان خۆشە ئێستا بچینە لای هاوڕەیەکی تری هەناسە. هەناسە کەسێکی زۆر بەتوانایە زۆر زۆر هەتا بتوانم هاوکاریشی یەکەم منیش بەڕاستی زۆر سەرسامی هەناسم کە ئەتوانێ ئەو هەموو توانای لەخوا بەدی ئەکا کە ئەتوانێ بیانی لەسەر خوێندنەکە بەڕای منیشی جیاوازێک نییە لەگەڵ تەلەبەکانی خوێندکارەکانی ترا و هەروەها هەناسەت بەڕای من لە زۆربەی تەلەبە لە خۆشم باشترە زۆر لە خۆشم بە باشتر زانم کەسێکی زۆر تایبەتە لای من هەناسەم زۆر خۆشە بەڕاستی هەناسە قوتابێکی زۆر بەهێزە بڕای بەخۆی هەیە کە ببێ بە پارێزەر هیواداریشم ئاواتەکەی بێتە دی. وڵی پێویستە ئەم خوێندکارانە بە چاوی جیاوازیەوە تەماشا نەکرێن لە خوێندکارەکانی تر چونکە ئەمانە کەسانێکن زۆر بەتوانان وا لێ هاتوون و ئێمەکو خوێندنگەکەی خۆمان زۆر هاوکاری ئەم خوێندکارانەمان کردو چکە لە ساڵانی پێشوشا چەند خوێندکارێکی ترمان هەبووە پێش هەموو شتێک جیاوازی نەکردنیان لەگەڵ خوێندکارەکانی ترە ئەساسی ترین کاری ئێمە بووە و بەردەوام مەسەلەن گرنگی پێدان و جاروبارەگەر تۆ بەوەی کە هەست بە ئەوە نەکات کە مەسەلەن حاڵەتێکی جیاوازتری هەیە لە خوێندکارەکانی تر تۆ هەنێک کار هەیە کە تۆ پێی بسپێری بۆ نمونە بەشداریکردنی لە ناوپۆلە و هەستانی بۆ سەر تەختە و
و مەسەلەن پرسیارکردنی هەروەکو خوێندکارەکانی تر چکە وەک پێشتر ئاماژەم پێ ئەمان لە ڕووی زیرەکی وزەکە ئەوە ئەگەر جیاوازتر چۆن بڵێن ئەگەر زیرەکتر چۆن بڵین وا دەرەکەون کە زۆر زیرەکتر و بەتواناترن لەوانی تر نمونەیەم خوێندکارەشی کە لە بەردەستمانایە لە بەردەممانایە بەڕاستی خوێندکارێکە کە من خۆمەکو خۆم جاری وایە تۆ وات لێت کەەوە هەست بکەی کە تۆ فێری ها چۆن بڵین بە جۆرێک لە جۆرەکان فێری واد لێ کە ژیان لا خۆشەویستتر بێ چکە تۆ بینی کەسێکە بۆ جۆرەیە کە کۆڵ نادات وە لەگەڵ هاوڕێکانیایەتی وا دێتە خوێندنگا و لەگەڵ بەڵێن ڕۆژانە وانەکانی زۆر بە باشی و زۆر بە چالاکی ئامادەکە بەڕاستی تۆ هەست بە نەشاتێکەکەی کە ئەبینی لەم کەسانەیە. وڵی زۆر زۆر دڵخۆشم وەکو هاوڕێکانی خۆم ئەتوانم دەست بە خوێندن بکەم و بگەم بە ئامانجی خۆم هاوڕێکانم زۆر زۆر یارمەتی من زۆر زۆر سوپاسیانەکەم جای هەمویان ماچەکەم زۆر سوپاسی مەم ساپەریەکەم کە یارمەتی مەیە زۆر سوپاس. ئەو گرفتانە چین کە تۆ ڕۆژانە ئاستەنگینیە ڕێی تۆ بەڵام تۆ هەر بەردەوامی لە خوێن هەنێ حاڵەت هەیە کە من ناتوانم زۆر گرنگی بم پێی بۆیە تا ئێستا ئەو حاڵتانەش دروست نەبوو سوپاس بخوا. ئامانجی داهاتوو چێ پێت خۆشە لە داهاتوە ببی بەچی پارێزەر تۆ بەتوانای ئەو بەتوانایە هەمومان بەتوانین هەمومان توانایەکی تایبەت بە خۆمان هەیە بەڵام پێویستە کاراسانیمان بۆ بکرێ بۆی تواناکانمان دەرکەوێ هەناسە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ هاوڕێکانیە تەنیا جیاوازە لە شێوازی کارکردنە کە ئەمەش پێویستە کاراسانی بۆ بکرێ بۆی بتوانێ وەکو هەموو هاوڕێکانی بەردەوام بە خوێندن بدات و خەونەکانی بێنێتە دی هەناسە پێی خۆشە لە داهاتوە بێ بە پارێزەر بۆیە لێرەواڵێن هەناسە پارێزەری خاوەن پێداویستی تایبەتەکانە بێ لە داهاتوە.